ئەمڕۆ بە یاوەری بەڕێز سەرۆکی دیوانی چاودێری دارایی فیدراڵی سەردانی هەرێمی کوردستانمان کرد بۆ بەدواداچوونی هەردوو گرنگترین بەنداوەکانی دوکان و دەربەندیخان و پرۆسەی چاکردنەوەی بەشە زیان لێکەوتووەکانی بەنداوی دەربەندیخان کە بەهۆی زەمین لەرزەکەی ساڵی 2017ەوە زیانی بەرکەوتووە. بەنداوی دەربەندیخان بەنداوێکی زۆر گرنگە و لە ئێستادا مەترسی زەمین لەرزەکەی تێپەڕاندووە. بڕیاری هەفتەی ئایندە شاندێکی هونەری سەردانی بەنداوەکە بکەن و گوێ بۆ داواکاریەکان بگرن. ئێمەش فەرمانمان کردووە بەلابردنی سەرجەم ئاستانگە سەختەکان. هەروەها گفتوگۆی موچەی فەرمانبەرانی بەنداوەکان لە هەرێمی کوردستان دەکەین و هەوڵ دەدەین پێدانی موچەکانیان بگوێزینەوە سەر حکوومەتی ناوەندی. داواکارین حکوومەتی هەرێمیش لەو ڕۆوە کاراسانی بکات بۆ ئەوەی کێشەی موچەی ئەو توێژە چارەسەر ببێت. لە ئێستادا لەگەڵ تورکیا هەمانگی باشمان هەیە و ئەو وڵاتە بەشێک لە زیانەکانی عێراقی لە سۆ گرتووە و بەبەردانەوەی بڕائاوی پێویست و نیەتێکی باشیان هەیە بۆ چارەسەرکردنی گرفتەکان. بەڵام تا ئێستا ئێران وەڵامێکی ئەوتۆی نەبووە و بە بەردانەوەی بەشە ئاوی عێراق و لە ئێستاشدا بەنیازن بەنداوی دیکە دروست بکەن. ئەمەش بە تەواوی ڕێڕەوی ئەو ئاوانەی دەڕژێنە عێراقەوە گۆڕانیان بەسەردا دێت. أما فيما يخص طبيعة العلاقة مع الجارة إيران فما زال حقيقة لحد الآن